لە دوای 28 ساڵ لە حکومڕانی دوو پارتی دەسەڵات نەبوونی سیستەمی بانکی و ئەژماری تایبەتی بە موچەخۆرانی هەرێم کاری بۆ باندا دزیەکەی موچەی نەخۆشخانەی شار ئاسان کردبوو کە لە بری هاکردنی بانکەکان لە ناو شەقامەکانی شار ملیارێک و 600 ملیۆن دینار بە فەردە بڕفێن و چەندین دەستگای ئەمنی و سەرۆکی حکوومەت و وەزیر و دەیان کارمەندی هێزانیەکانی پێوە سەرقاڵ بکرێت. کردەی ڕفاندنی موچەی فەرمانبەرانی نەخۆشخانەی شار ئەمنیەت و ڕۆڵی دەستگامنیەکانی دەبردە ژێر پرسیارەوە، بەڵام لە دوای سێ کاتژمێر سەرداوەکان لە لێکۆڵینەوە لە بەشێک لە ئەندامانی لیژنەی وەرگرتنی موچە و کڕینی ئۆتۆمبیلێکی نیسان پاترۆل لە شارۆچکەی سێ سادق کە هیچ ئەوەلیاتێکی نەبووە و دەرکەوتنی لە کامێرە چاودێریەکان لە کاتی کردەوەکەدا توانرا و باندەی بەوتەی بەڕێوەبەری ئاسایشی سلێمانی پێشینەیان هەبووە دەستگیر بکەن و فەردەپارەکان بۆ نەخۆشخانەی شار بگەڕێننەوە. دژە تیرۆرۆ پێمان گەیشت کە سیارەیەک کڕاوە لە سەی سایق، سیارەیەکی بێسەرەتایە پەترۆڵێکە، تەتابوقمان کرد لەگەڵ ئەو سیارەی کە عەمەلیەکەی کردبوو لە بەپێ ئەو شوێنانی کە دەستمان کەوت و زانیاریەکان ڕێگە ئەو سیارەیە بوو. بۆیە بە هیمەتی هەموو لایەک لێکۆڵینەوە دەستی پێکرد لەلایەن ژووری ئۆپراسیۆنەوە توانرا زۆر بە ڕێکوپێکی بە بڕیاری دادوەر ئەم شەو دادوەر خۆی لەسەر خەت بوو، دکتۆر حاکم ئاوات هاتووە دایرەکەیش و لەسەر خەت بوو بۆی کارەکان بە قانونی بە ڕێکوپێکی بچێ بەڕێوە. خۆی دوای سێ سەعات دەتوانم بڵێم سەردا و دەستکەوت، بەڵام لە 12 ساعتی نەخایەن تقریبا خایانی هەمووی دەگیر کران. وەڵاوە ئەوە پیشانیان کە باندێکی ئاوە ممارسی لێزانی شارەزای چەندین جارە دەگیر کراون و کە تەجروبیان هەبووە لە دزی و لە پیاوکشتن و لە تەقەکردن و لەمانە توانرا لە خلالی نەگاتە 24 ساعت دەگیرکرا. ینی من دەستخۆشی لە هەموو دەستگایە ناکەم. ڕفاندنی پارە بەو شێوازە و لە ناوەندی شارەکان لە ڕێگەی باندێکی دیاریکراوەوە پێشینەی نەبووە، گەرچی بەوتەی بەڕێوەبەری پۆلیسی سلێمانی 7 کەس لە بکەرانی باندەکە دەستگیر کراون و چەند کەسێک لە نەخۆشخانەی شار و لیژنەی وەرگرتنی پارەکەش هێشتا دەست بەسەرن. بەڵام پێدەچێت باندەکە خەڵکانی گەورەتریان لە پشت بێت کە بەرپرسانی ئەمنیش هیچ ئاماژەیەکیان بە کۆتاییهاتنی لێکۆڵینەوەکان و گرتنی سەرجەم تاوانبارەکان نەکردووە. 7 کەس بوون. ناڵم ئێمە لەگەڵ برایانی ئاسایش و برانی دژە تیرۆر دوای ئەوەی ڕووداوەکە ڕوویدا کەوتینە گفتوگۆکردن کۆبوونەوەیەکمان کرد بەیەکەوە توانیمان لەو برا ئەفسەرانەی کە ئەتوانن شارەزایان هەیە لیژنەیەکمان پێگەنا لە ڕێ ئەوانەی کە خۆمان بڕوامان پێیانە و معتەمیدەکانمان کەوتینە پرسیارکردن و بە هەموو سەرچاوەکانی خۆمانەوە بە هەرچێ دەستگاکەوە توانیمان ئەمانە لە کەمتر 15 ساعت دەستگیر بکەین. نازانین لێکۆڵینەوە بەشتێک، بەڵام ژمارەیەک لە کارمەندەکان ئێمە بانگێش کراون بۆ لێکۆڵینەوە ژمارەیە. کردەی دزی و ڕەفاندن لە هەر شارێکی هەرێم ڕوو بدات دوجار مەترسی بۆ سەر ژیانی خەڵک دروست دەبێت. دەستگا ئەمنیەکانی ئەو شارەش لی بەرپرس دەبن. هەر دەستگایەکی ئەمنیش ئەمنیەتی شارەکان بپارێزێت دوجار ئەرک و دڵسۆزی خۆی بۆ خەڵک جێبەجێ دەکات. بەڵام لە واقعی هەرێمدا دەستگا ئەمنیەکانی زۆنی سەوز و زەرچاویان لەسەر چرکاندنی فەراغەمنیەکانی یەکدیە. ڕفاندنی موچەی نەخۆشخانەی شاریش دەسەڵاتی زۆنی سەوزی ناچار کرد بۆ هێشتنەوەی سلێمانی لا پێشەنگی ئەمنیەت لە جێگری سەرۆکی حکوومەتەوە تا دەستگای زانیاری و دژە تیرۆر و ئاسایش و پۆلیس بێنە ناو مەیدانەکەوە. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.